لەگۆڕ من بریا پەیوەندیاکی باکیدا من بەرهەم و خەباتا مامۆستا لێبەرهەبوون ناز کردیا و ئەز بەرهەمی بیر بینم چێ پەرتووک چێ نویساندن ئەز دە ئاستەکە بلندا ئەز وێ کەداوینا دنەرخینم و ناز دکەم بزمانی کوردیژی خوەرتە و کارێ بەرهەمێ خۆ پێ بنویسێنێ ولۆ بزمانەی عەرەبیژی مامۆستا ڕێبەر نویسکارێکی حەج گیانێک کۆمکیژیت یعنی ڕۆح الجەماعیە نە کەسێکی بەتەنیا خۆ خەباتێتکێ نە دخوازێ باندۆرا خۆیە چاندی و ڕۆلا خۆیە چاندی پەیاکێ بەهەبارێ خۆرەژی و دخوازێ بەسەرێ تەنا خۆ تەنێژی یان بە هەردوو ئالیاژی چالاکە و کەسێک و بوی ڕەنگی ناودار بێ نیشانە سەرکەفتنە خەباتا وینایە مامۆستا ڕێبەر شخوا ڕۆلا وینایە وێلەییژی هەیە کەدا وێلەژی پێشتێخێ و یا ڕامیاری یا فکریژی هەیە دنەرینێ سیاسیدا چەندێ ساڵایە ئەز بەرهەمێوی دبینم و ئەز وەکە ڕێبەرێکی بەدەنگا کوردی ئەز بەرهەمێوی بەدەنگا کوردی دۆشێنم بەرگۆ بەدەنگا کوردی تایبەتە بە وەشاری کوردی بەرهەمێوی کوردی ئەز دۆشێنم وەکی ترکێ واتسئاپێدا دە کۆما زانیاران دەژی ئەز ڕۆلا مامۆستا ڕێبەر هەبوون ئەز دبینم ڕۆلەکە چالاکە زەنگینە بەرهەمەی تێدە پەیاد بن و خزمەتا خۆش هەڤالێ خۆرج دیارکێ دەماگۆ ئالیکاری ژێوەری خۆستن بوارە ئالیکاریەتکێ بێجە دەناو قاتا مەیا ڕۆشنبیریدا ئەدبینە مامۆستا ڕێبەر هەبوون جێ خۆ داگرتیە و بە خوارەتی خەباتا خۆدکێ و نەژوا کەسێگۆ نەری نێوی هیچکەژی نەرینە دراژەی نەریناژی و گوه دەدەی نەریناژی وش ئالیێ ئەم بێژن بیردۆزی بەژی ئیدیۆلۆژیژی مامۆستا ڕێبەر هەبوون خۆرزگار کیرە ژوێ ئالی نە هیچکەت نەری ناخۆدا و نە ئالی پەرەستەژی و نە ئالیکی پارتی پەرەستیژی دیگری ئەوژی ڕاستی دەماگۆ نویسکارێمە بەوێ دیاردێت تێن نازکردن ئەویش کەوێ خزمەتا گشتیە نەتەوا کوردە بێجە بکورتی ئەز بێژم مامۆستا ڕێبەر هەبوون ڕەوشەنبیرەکە نویسکارەکە خۆدی ڕۆلەکە خۆدی کەدەکە و کەداوی نابەرچاوە و تێخویاکە ئەسەرکەفتنێ مامۆستا ڕێبەر هەبوون و چ نمونێ ناو نویسکارێمە مینا مامۆستا ڕێبەر هەبوون بێ